دوو هەفتەیە بە دوای چارەسەرکردنی کێشەکانیانەوەن، بەڵام کار بەدەستانی زانکۆ پەیمانگەکان وەکو خۆیان دەڵێن وەڵامیان نادەنەوە. قوتابیانی زانکۆ پەیمانگەکانی سلێمانی لە بەرامبەر پێنەدانی بەشە ناوخۆیی ئەوە جاری دووەمە گردبوونەوە ئەنجام دەدەن و داواکاریەکانیان پێ وەڵام ماوەتەوە. کردنەوەی دەرگای زانکۆ پەیمانگەکان بەڕووی خوێندکارانەوە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان هەر وەک چۆن خوێندنی ناو کەمپوتر زانکۆ و پەیمانگە هەلێکان دەستی پێ کردوێتەوە. دووەم، کردنەوەی دەرگای بەشە ناوخۆیەکان بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و چارەسەرکردنی تەواوی کەم و کورتەکانیان. لە ئەگەری بەدەمەوە نەهاتنی ئەم داواکاریانەمان دڵنیا بن ناڕەزایەتەکەمان گەورەتر دەبێت و هەرگیزیش هیچ جۆرە فشارێک کارمان تێ ناکە واز نایەنین. هەر گوێشی لێ نەگرتوین جوابیشی ناوینەتەوە، بەڵام بێگومان کۆبووینەتەوە بەیاننامەکەشمان بۆ بردەوە، بەڵام تا کۆسەگی گوێمان لێ نەگیرەوە تا ئەم دەقەیە. پێنەدانی بەشە ناوخۆیی بە قوتابیانی دەرەوەی شاری سلێمانی کە لە زانکۆ پەیمانگەکانی سلێمانی دەخوێنن وەک خۆیان دەڵێن گرفتی گەورەی بۆیان دروست کردووە، بە جۆرێک زۆربەیان ناچارن واز لە خوێندن بهێنن لە بەرامبەر نەبوونی جێگا و شوێنی مانەوە. گرفتی زۆر دروستە بێت، ینی بە زەمان ینی نازانم شتێکی وایان بەدەستەوە نییە بووی بەشە ناوخۆیەکان نەکەنەوەوانێ. هەڵە بە هەیە لە بەر نەبوونی داخلی نهاتوێ بۆتەوە ئەمساڵ. بەڵێ بەتاکید زۆر گرفت دروست بووە، بەشێ لە تەلەباڵێن من ئێستا باسم کرد کە هەنێ بەشەیە لە زانکۆی دووەگەیە لە سلێمانی لە سلێمانیە لە دووەک نییە. ینی من ناکرێتە لەبێ لە زانکۆی دووەکە لە بەشە لێرە وەرگیراوە داخلیشی بۆ ناکرێتەوانی. ئێمە چۆن قەرەبوو ئەماکەنەوانی چۆن بەشێ بوو ئەمە دابینەکەن ئەمە خۆ بێت ئەم ساڵ نەفەوتێت وانەی خۆی بخوێنێت. کێ بەرپرسیارە لەمەکە نەبوونی داخلی و ئەو گرفتانێکات؟ بەتاکید وەزارەتی خوێندنی باڵا کاتی زانکۆ جوابی نەداونەتەوە؟ نەخێر تا ئێستا هیچ وەڵامێکیان تا ئێستا هیچ جوابێکیان نات. گرفتی ئێمە لەم سیستەمی ئاوێتەیە ئەوەیە کە هەموو زانکۆ پەیمانگە ئاهلیەکان خوێندنیان لە ناو کەمپەسا دەستی پێ کردو، تەنها زانکۆ پەیمانگە حکوومیەکان نەبێت. ئەگەر بەبەستیان کۆرۆنایە وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەتی هەرێمی کوردستان کۆرۆنا لە زانکۆ و پەیمانگە ئاهلیەکانە بوونی نییە، بۆ لە حکوومیەکانە بوونیە بێت. گرفتی ئێمە نەکردنەوەی دەرگای زانکۆ و پەیمانگاکان لەگەڵ دابەشنەکردنی داخلیەکان لە ئێستاە داخلیەکان لە زانکۆی چەرمۆ، سەلاحەدین، دوهۆک، زاخۆ، سۆران، گەرمیان پەیمانگاکان زۆرینەیان دابەش کراوە، تەنها زانکۆی سلێمانی دابەشی ناگا. بەهۆی بە قسەی خۆیان ئەڵێ وەزارەتی دارایی و ئابووری پارەی کۆمپانیای پاکەرەوەی دابین نەکردو ئەمە داخلیەکانتان بۆ پاک بکەینەوەنێ و دابشکی بەسەر خوێندکاران، بەڵام ئەو سازاری کە لە خوێندکارانی داخلیەکانی وەرگە چی لێ ئەی پارەی کافتریای ناوەندیان چی لێگن. قوتابیان دەڵێن تەنها پارێزگای سلێمانی گرفتی بەشە ناوخۆیی هەیە و بەشە ناوخۆیی لە پارێزگاکانی دیکە تا ئێستام گرفتیان نەبووە. دەژڵێن بەهانەی زانکۆ پەیمانگەکانی سلێمانی بۆ پێنەدانی بەشە ناوخۆیی بوونی کۆرۆنا و نەبوونی ستافی پاکەرەوەی بەشە ناوخۆیەکانە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.